یەک کاندید ئەگەر وەرگرین کاندیدێکی بەهێز و لایەنێکی بەهێزی هەبێتن تاوەکو $1 ملیۆن چاپی کردووە. دوای دەستپێکردنی بانگەشەی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ئیدی دوکانی چاپەمەنی و مەطبعەکان بەرناکەون لەبەر کاندیدی حیزب و لایەنە سیاسیەکان. من ئێستا لە یەکێک لە مەطبعەکانم لە شاری هەولێر دیارە ئەم مەطبعەیە جمەی دێت لە پۆستەری کاندیدەکان هەم حیزب عێراقیەکان و هەمیش حیزب کوردستانیەکان. جا بۆ مەبەستە من ئێستا لەگە کاک ڕابەر کە کارمەندی مەطبعەکەیە قسە ئەکەم. کاک ڕابەر کە بفەرمی بێیتە ئێرە سوپاس دەکەم. کاک ڕابەر بازاڕی ئێوە چ گۆڕانکاریەکی بەسەرداهاتوە دوای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن؟ لەگەڵ سەرتا بە خێراتتان دەکەن لەگەڵ دەستپێکردنی هەڵبژاردن بازاڕی چاپەمەنی خێراییەکی زۆری بەخۆ بینیوە تەنانەت یعنی کاتی کارکردنیشمان بووە بە 24 کاتژمێر. لیستە سیاسیەکان و کاندیدە پاڵێراوەکان هەوڵێکی زۆر دەدەن بە زووترین کات پۆستەرەکانی خۆیان لەسەر شەقام و شوێنەکان دابنێن بۆ ئەوەی کە لایەنەکان ئاگادارکەون من پاڵێراوم و دەنگی پێ بدەن. زۆر باشە کاک ڕابەر سەبارەت بە نرخەکانی پۆستەرەکان بە پێ قەبارە دەگۆڕێت ئەتوانی پێمان بڵێ چۆنی نرخەکان بەگشتی؟ بێگومان نرخی پۆستەر لەم ڕۆژانە زۆر دادەبەزی لەبەرەوەی چکە ڕێژەی چاپەکە زۆرە و بە کۆیە یعنی سەروی مەسەن چەند هەزار مەترێک پاڵێولاوێک چاپی دەکاتن ئەمەش نرخەکان دابەزیەوە لە خوار 4000 و خوار 3000 لە بازار دەست دەکەوێت ئێستا مەتری فلێکسی. باشە هەر کاندیدێک بە نزیکی بای چەند پۆستەرەکان داوا دەکات لە ئێوە کە بۆی دروست بکەن؟ لای ئێمە 100% نرخەکە دیار نییە بەڵام کاندید هەیە مەسەن بۆ 5 ملیۆن چاپی کردووە کاندیدمان هەیە تاوەکو یعنی سەروی $1 ملیۆن چاپ دەکات و لەگەل لەلایەنی سیاسەکە بپرسین حیزبەکان سەروی یعنی $100 ملیۆن ئەوە سەرف دەکەن. زۆر باشە تا ئێستا زۆرترین بڕی پارە کە درابێت بۆ پۆستەرەکان گەیشتوتە چەند؟ یەک کاندید مەسەلەن یەک کاندید ئەگەر وەرگرین کاندیدێکی بەهێز و لایەنێکی بەهێزی هەبێتن تاوەکو $1 ملیۆن چاپی کردووە. ئەوە بەس لایەنی فلێکسی یعنی بابەتی تریشمان هەیە لە چاپ بۆ نمونە قەلەمە بۆنە دەفتەرە کۆبوونەوەی جەماوەری یعنی لە بانگەشی هەڵبژاردن پارەیەکی زۆر سەرف دەکرێت بێگومان. ئەگەر پێمان بڵێ کەمترین نرخ کە کاندید بۆ پۆستەرەکان یاخود بۆ کارەکانی بە ئێوەی دابێت چەند بووە؟ کەمترین کاندید لای ئێمە ئەوکو کاندیدێکی کەوا سەرفێکی $3000 بووە نزیکی 5 ملیۆن عێراقی بووە. باشە کاک ڕابەر سەبارەت بە جیاوازی ئەم هەڵبژاردنە لە ڕووی ڕێکلام و پۆستەرەوە لەگەڵ هەڵبژاردننی ڕابردوو چ جیاوازیەک هەبوواتە هەستی پێ بکرێت؟ لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا بێگومان چاپ بەرەو پێش چووە ساڵانی پێشی تر کەمتر شاشەمان دەبینی ئێستا شاشە دەبینین پرۆجکتێر دەبینین زیادبوونی ئاڵا وەروە شاشەی گەڕۆکمان هەیە کە بە درۆن بە نێو شەقامەکاندا دەڕوا ئیشەڵڵا ئەو سال لەوانەیە لە تەلەڤیزۆنەکان بیبینن پێشکەوتووە و زیاتر بابەت چاپ هەیە ئێستا.